سەبارەت بە بەشداریکردنی مەسرور بارزانی وشاندی یاوەری لە لووتکەی حکوومەتەکانی جیهان کە لە دوبەی بەڕێوە دەچێت. ئێمە بۆ ئەم شەو دوو میوانمان هەیە. میوانی یەکەممان زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان شرۆڤەکاری سیاسی کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە سەرەتا لەگەڵ ئەو گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. کاک دکتۆر محەممەد شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە. زۆر باشە با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. سەرۆکی دامەزراوەی لووتکەی حکوومەتەکانی جیهان دەڵێت شانازی بە بەشداریکردنی مەسرور بارزانیەوە دەکەین لەم لووتکەیەدا. خوێندنەوە هەڵسەنگاندنتان بۆ ئەو قسەیە چییە؟ بەڕاستی ئێمەش لە کوردستانەوە بابڵێ بۆ عراقیەکانیش هەمویان پێکەوە شانازیەکی گەورەیە سەرۆکی حکوومەتی هەرێم ڕێزدار مەسرور بارزانی بەشدار بێ لە لووتکەیەکی وە. لووتکەیەکی کەرەمە تەقییمێکە بوو دەوری حکوومەتی هەرێمی کوردستان بوو دەوری شەخصی جەنابی سەرۆکی حکوومەت دەبەر شەخص زۆر دەوری خۆی ئەبینێ، زمان زۆر دەوری خۆی ئەبینێ، کەریزمە زۆر دەوری خۆی ئەبینێ، ڤژنی شەخصی و ڤژنی حکوومەتەکەی لە مەحفەرێکی وا لە بەندێکی وای نێودەوڵەتی حەقیقەت شەرەفێکی گەورەیە لۆ ئەوان کە لەوێ بەشدار بن کارێکیان بێتەکردن. ئێمە بە تایبەتی لە کوردستان ئێمە زۆرمان محتاجیمان بە قیاداتی کوردی بە تایبەت حکوومەت و زۆر محتاجی بە مؤتەمەراتی وایە. باش لوتکەی وایە تاکو ئاڵوگوری تاوا بێتەکەن تاکو مەسجی کوردستان بە وضوحی دەربچێ بۆ عالەم لەبەر تەشویقێکی حەقیقیەیە. من ئاگام لە قسەکانی جەنابی سەرۆکی حکوومەت دەبوو بەڕاستی ئەمەیە پێتویە لە مەحفەلێکی وا بە خەڵک بڵین بۆ چونمان ئەمەیە لەسەر جیهان باشە ئەمەشمان دەوێ ئەمەش حەقی خۆمانە. زۆر باشە زۆر گرنگە. زۆر باشە کاک دکتۆر من ویستم لەسەر ئەوە پرسیار لە جەنابەت بکەم. مەسرور بارزانی لە گوتارەکەیدا زۆر بەڕاشکاوانە باسی لە پەیوەندیەکانی کرد و هەروەها باسی لە مافی چارەی خۆنووسینی گەلی کوردستان کرد هاوشێوەی گەلی فەلەستین. من دەمەوێت بزانم جەنابەت وەکو کەسێکی سیاسەتمەدار وەکو شرۆڤەکارێکی سیاسی خوێندنەوەتان بۆ ئەو قسانە چییە بە دیاریکراوی لەو لووتکەیە و لەم ئێستاشدا ینی لەم کاتەدا؟ بەڕاستی جەنابی سەرۆکی حکوومەت ویستی پێیان بڵێ سەیرکەن ئەمە هەشتێ ساڵە کێشەیەک هەبوو مرتبط بوو بە حەقی چارەسەرخۆی بە سەلف دیترمینیشنی بە حەق تەقریری مەسیرەکەی نەهاتەکردن و سەیریکەن ئایا توانیتان ئەم مشکلە حەلکەی لەگەڵ درندەترین دژمن لەگەڵ بەقووەترین دژمن کە عەرەب و ئیسرائیلیەکانن نەتوان توانی ئێمەش کێشەکانی خۆمان ئەمڕۆ حەل نەبێ بەڕاستی دەرسێک و عەبرەت پێویستە لەوەش بگرین. ئەمە لە لای منەوە لەم قۆناغا جورئەتێکی زۆر وازحی ئەمە زۆر مانای لێت چێ با بە وضوحی قسە بکەین مانای زۆر ئەمە مەسجێکە لۆ عێراقیەکان مەسجێکە لۆ وڵاتە ئەقلیمیەکان مەسجێکە لۆ مجتەمەعی نێودەوڵەتی بێنەه سەیری کێشەکانی دەرس و عەبرەت وەربگرن لە جێگەکانی پێشن ئەگەر ئێستاش دوور نییە وەزعەکەی ئێمە خراپتر لێبێ ئەوان باشتریش لێبێ ئەگەر حەقەکەی خۆتان ئەگەر بەڕاستی ئەم کێشەنەیە تەحەکریان حەدێک بۆ تەجاوزاتی لەسەر وڵاتەکەی نێتەدەن بۆ تایبەت لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر ئاخی ئەم وڵاتە نێتەدەن لە لای هەموو ئەطرافەکان و مجتەمەعی نێودەوڵەتیش بەرپرسیارە بیانە ئەم کێشەکانی هەین حەل بکەن تاکو کێشەیەکی من بۆ چوونەکەی من کاک حەک من هەموو جارێ ئەڵێم لە دوای قەزیەی فڵستینی قەزیەی دووەم لە منطقەی شەرق الئەوسەط دە معادلەی ئەمن و سەقامگیری کێشەی کوردە. کێشەی کوردیش نایەتە حەلکردن بە مکیاج، نایەتە حەلکردن بە مؤامەرە، نایەتە حەلکردن بە جەنوسایدکردن، نایەتە حەلکردن بە کوشتن، ئێلە دێتە حەلکردن لە هەندێک جێ بە دەوڵەت یان دیموکراتیەتێکی حەقیقی یان کۆنفدرالیەتێکی بە ڕزای کوردی ئەو پارچانە بێت. باشە کاک دکتۆر محەممەد هەر لە سەر وتارەکەی مەسرور بارزانی ڕادەوەسین ئاماژەی بە خاڵێکی دیکەشدا دەڵێ کورد هیچ وەختێک نەبۆتە هەڕەشە نەبۆ گەلانی ناوچەکە نەبۆ وڵاتانی ناوچەکە بەڵام ئەوە تا هەرێمی کوردستان دەکرێتە ئامانج و داواش دەکات دەڵێ دەبێت بەرپرسیارەتی خۆتان هەڵبگرن بەرامبەر ئەو لایەنانە. ئەم لێکدانەوەتان بۆ ئەمەیان چییە؟ ئەمە مەسجێکی سەریحە ئەمە حەقیقەتێکی حەقیقەتە کورد بە حەیاتی خۆی
نبوویتە تهدید نەک داخلی عێراق نەک لە خارجی عێراقیش بە وڵاتە ئەقلیمیەکان بەڕاستی باش. ئەگەبەی سەیری بکەیت من ئاڵێم لە 91ەوە تا ئێستا بە تایبەت لە 92ەوە لە 1992 کوردستان کلیلی سەقامگیری بوو لە منتەقە یان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر کلیلی سەقامگیری نەبوە دەتوانی زۆر شت بکە وڵاتە ئەقلیمیەکان لە خۆی تێکدات و لە ئەوانیش تێک بدات حتا لە پێش 91کیش دەیتوانی ئەگەر بەس کێشای ئاوی بەکارهێنابە لەگەر بەشەکانی تری عێراق زۆر وەزعیان خراپتر دەبوو ئەمە مەسجێکی سەریح لازم مجتەمەعی نێودەوڵەتی نێودەوڵەتی بەتایبەت لە هێرشەکانی ئەخیر نەک تەنها ئەمریکا مجتەمەعی نێودەوڵەتی زەختی خۆی دیبلۆماسی بەکاربێنێت لەسەر ئیران و وڵاتەکانی تریش پێیان بڵێت ئەمە حەقی خۆتانیە سیادەی ئەرزێکە ئاخێکە یان ئێمە بوو چوونێکی ترمان هەبێ لەم قونەغە سیناریۆهاتی تری هەیە بەڕاستی یعنی با من بەسەراحەت ئەڵێن با خەڵکی کوردستان ئێمە زۆر ئەوە نەبین بە زیاتر بەهامان بەخۆ هەبێت زیاتر سقەمان بە قیادەی کوردستانی هەبێت کوردستان دوور نییە لەبەر قوناغێکی زۆر گەورەتر بێت ئەوی لە خەیالی دژمنەکانی خۆماندا هەیە زۆر باشە کاک دکتۆر محەممەد خاڵێکی تر ینی ئەم لوتکەیە بێژگە لە لایەنی سیاسی قسەکردن لەسەر تەکنۆلۆژیا مەسلەیەکی تر دێتە پێشەوە ئەوەش مەسلەی ئابووریە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لە پەیوەندیەکانی بۆ بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان وەربگرێ لە ئەم جۆرە لوتکە و دیدارانە سیر کە تۆ بێ ئەگەبەی سەرێکی ئەم فترەی ئەخیری بەڕاستی حکوومەت قۆناغی جوانی ئاوێتە پێشەوە یعنی نەک تەنها من دیبلۆماسیە تاقەم هەیە من دیبلۆماسیەی کەڵچەرم هەیە من دیبلۆماسیەی ریژنەڵ هەمە من دیبلۆماسی هاڵتم هەیە دیبلۆماسیەی سەقافیم هەیە دیبلۆماسیەی ڕێازیم هەیە نەوعی هەموو ئەتوانێت حکوومەت ئەتوانێت بە تایبەت اعتیماد ئەگا لەگەڵ تیمەکەی لەسەر سەرۆکی حکوومەت ئەم ئیشی سەرۆکی حکوومەت ڤژنەکەی دانێ تیمەکەی لەگەلی پێتڤیەوە یان پێویستە بە تایبەت بتوانێت لە قوناغانەکە بتوانێت چت لە کام وڵات ئەتوانێت قازانجی لێ بکە لە وڵاتەکەی خۆی ئێمەش چمان هەیە لە ناحیەی ئابووریەوە ماعەدا ناوت ماعەدا گاز ئەتوانین بنێرین لە وڵاتەکانی تر ئەمڕۆ لە زۆر وڵات سەیریکەی هەندێشت هەیە دەرچوویە لە کوردستانەوە چوویە حقیقەت زۆر باش من لە شتی کوردستان لە پێش فترەیەک لە واشنگتنم دیوە لە وڵاتەکانی ترم دیوە وەلەو شتی بەسیتش بەڕاستی بداتێکی زۆر زۆر باشە ئەمە دەورێکی زۆر زۆر دەبین دەورێک لە تەکنۆلۆژیای معلوماتی ئەو وڵاتانە بووین ئەو وڵاتانە حکومڕانیەکانیان چۆنە لەبەر حکومڕانی هەموو ڕۆژێ لە خەتوەتێکی تردایە ئەمڕۆ لە زۆربەی جیهان ئیتر وەرەق و قەلەم نەماوە هەموو شتێک بووتە تەکنۆلۆژی ئایا ئێمە چەند ئەتوانین لە تەجروبەی وڵاتەکانی تر بکەین ئەوانەی لە قۆناغەکانی وەکی ئێمە تێپەڕیون زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر محەممەد ئیحسان شڕۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس زۆر لەگەڵمان دوومان کردن سوپاس بۆ ئێوە شەوتان باش